وەک خۆت ئاماژەت پێدا 11 ساڵە بایکۆت دەکەن و لەسەر شەقا من و خۆپیشاندان ئەنجام دەدەن لە ماوەی ئەو 11 ساڵدا چیتان دەستکەوت ئێوە چی بوو جگەلەوەی کە زەرەری زۆری بەرخوێندکار و قوتابیەکان کەوت دەستکەوت ئێوە چی بوو لەو 11 ساڵەدا؟ بەداخەوە من باسم کرد ئێمە تاکە دەستکەوتێک کە هەمان بوو بێ ئەوە بووە کە بە دەرەجەیەک هەوڵی هۆشیارکردنەوەی کۆمەلگامان داوە کە ئەوە دەستکەوتێکی گەورەیە. دووەم خەڵکمان فێر کردووە کە بەڕاستی کۆیلایەتی سەردەم نەکا دەکرێت ئەرک هەیە مافی شەیە ماف بەرامبەر بە ئەرکە خەڵکمان فێر کرد کە ناکرێ بەڕاستی چاو داخات لە ئاز زوڵم و ستەمی ئەم دەسەڵاتە فێر بێ داوای مافی خۆی بکە و خەڵکمان لەسەروی هەموو ئەوانەوە خوێندکارەکانمان و خەڵکمان فێر کرد کە فێری خەباتی مەدەنی بێ و بە مەدەنی داوای مافەڕەوەکانی خۆی بکە. لێرەوە دەڵێم بەداخەوە هیوادارین دەسەڵات تێڕوانینێکی نەرێنی لە لای خەڵک دروست نەکە کە بێئومێد بن لە خەباتی مەدەنی و پەنا ببن بۆ خەباتی تر. وەڵامەکەم دەست نەکەوت ئێمە ئێوە ئەم ساڵ بایکۆت دەکەن یان بەردەوام دەبن بۆ خوێندن؟ ئێمە لە هەر شار و شارۆچکەیەک ئەنجومەنێکمان هەیە ئەنجومەنێکی مامۆستایانی ناڕازی. ئێمە لە ڕاپەڕین ئەنجومەنێکمان هەیە ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی ڕانیە لە قەڵاتزێ هەمانە لە دوکان هەمانە لە شارە زور هەمانە لە کفری لە کەلار لە چەمچەماڵ لە هەڵەبجە لە کۆیە لە سلێمانی لە 13 شار و شارۆچکەی هەرێمی کوردستان ئەنجومەنمان هەیە و نوێنەری هەموو شارەکان لە ئەنجومەنێکدایە پێی دەڵێن ئەنجومەنی سەرتاسەری بۆ قەرارە گشتەکان کە بمانەوە قەرارێک بدەین کە گشتی بێ وەکو مەسەلەی بایکۆت دەگەڕێینەوە بۆ پێشنیاری هەموو ئەنجومەنەکان دەبینەوە ئەنجومەنی سەرتاسەری و دوایی لە کۆبوونەوەیەکدا لەوێ تاوتوێی گشت پێشنیارەکان دەکەین و لەسەر بژاردەیەک یەکلایی دەبینەوە و دەبێتە قەراری گشتی. ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا وەکو ئەنجومەنی ڕانیا کۆبوونەوەی خۆمان ئەنجامدا پێشنیاری ئەنجومەنی خۆمان بردووەتە سەرتاسەری و پێرێ کۆبوونەوەی ئەنجومەنی سەرتاسەریمان ئەنجام داوە بەڵام بەو پێی کە دووسێ شار و شارۆچکە نەیانتوانی لە کۆبوونەوەکەدا بەشدار بن ڕەئیان ئامادە نەبوو بە خاڵێکی هاوبەش نەگەیشتین چەند بژاردەیەک هەیە بەڕاستی دەمەوێت بۆ بەڕێستان لێرە بیخەمەڕۆ یەکێک لە بژاردەکان ئەوەیە کە بایکۆت ڕابگەێنرێ. بژاردەیەکی تر ئەوەیە کە پێویستە دەسەڵاتی بایکۆت لای مامۆستایان بێ کە ئەوە ئێمە ڕەئیەکی جدیە هەمیشە پێمان وە بۆ مامۆستایان سەروەرن پێویستە خۆیان خاوەنی ئیرادە و تێڕوانین و فکری خۆیان بن کەس خاوەنی تێڕوانین و فکری مامۆستایان نەبێ و خۆیان سەروەر بن لە بڕیاردانی بایکۆت نەوەک کەسێکە لە بری مامۆستایان بڕیار بدا چکە بەڕاستی ڕاستی ئێمە بە سوپاسەوە مامۆستایان بە نوێنەری خۆیانمان دەزانن و لە هەر کاتێک داویست بێتمان مامۆستایان لە شەقام ئامادە بوون بەڵام هەمیشە پێمان باش بووە سەروەریەکە دوجار بگەڕێنینەوە بۆ مامۆستایان مافی بڕیاری بایکۆت خۆرسکانە بێ لای مامۆستایان و ئێمە ئەنجومەن پشتیوانیان بکەین. ئەوە ڕەئیەکی جدیە. ڕەئیەکی تر پێی وایە کە بژاردەی کەمکردنەوەی دەوام بکرێ وەکو فەرمانبەران چکە ناکرێ ئەوەن نادیدە بگرین کە بەشێکی فەرمانکان دەوام ناکەن دەمەوێت لێرە ئیشارەی پێ بدەم و مامۆستایان بایکۆتی دەکەن جیاوازیەک هەیە فەرمانبەران هەفتەی 1-2 ڕۆژ دەوام دەکەن کە ئەوە ناکرێ نادیدە بگرێ بڕۆن بە فەرمانکاندا بگەڕێن درک بەو ڕاستی دەکەن و دووەمیان بەشێک لە فەرمانبەران کە دەکرێت بڵێم بەشێکی زۆرینە سەرچاوی داهاتیکەی لە ناو دایرەکەیدا بۆ فەراهەم کراوە لەبەر ئەوە بایکۆت ناکە ئەوەی کە بەڕاستی دەستی سوتاوە لەو نێوەیدا بە دەرەجەیەک مامۆستایانن کە هیچ سەرچاوی داهاتی تری نییە لە ناو پرۆسەی خوێندن جگە لەوەی کە دەبێت سەرفی بکە. قسەی کۆتایی ڤار دەیکات.